لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بە ڕێز دکتۆر هاورێ کەماڵ ڕابێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت یاریمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. دکتۆر هاوڕێ سپاسکە لەگەڵ کوردستان 24 تا کۆتایی 2025 بڕیارەی تر موچە بە کاش نمێنێت و لە ڕێگەی هەژماری منەوە دابش بکرێت. چۆن ئامادەکاری بۆم بابەتە کراوە تا چەندەمە ئەتوانێت لە قازانجی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابێت؟ سوپاس بۆ بەڕێستان، سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان لە هەموو هاوڵاتیانی کوردستان لە فەرمانبەران لە موچەخۆران. ئێمە ئەم بابەتا گەڕێتەوە بۆ چەند ساڵی پێش ئێستا کە ئەنجومەنی ئابووری عێراق ئامادە بوون لە هەولێری پایتەخت ئەلێرە جەختیان لەسەرەوە کردەوە کە پێویستە هەموو فەرمانبەرێک چ لای ئێمەوە چ لە عێراقش لە ڕێی بانکەوە بە سیستمی بانکی موچە وەربگرێت. ئەوە بوو ئێمە و کات لەبەر ئەندێ بارودۆخی سیاسی کە دژایەتی پرۆژەی هەژماری نەکرا، خەڵکێکی زۆر موچەخۆرێکی زۆر خۆیان تۆمار نەکردو بوو. ئەوە بوو ئەو کات ئێمە جەختمان نەکردەوە بەردەوام لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە کە پێویستە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی لە ڕێی هەژماری منەوە بچن خۆیان تۆمار بکەن و لەو ڕێوە بێت موچە وەربگرنەوە بوو. دواتر کێشە یاساییەکانش نەما لە تەموزی 2023 بانکی ببورن بەڵێ بانکی ناوەندی و زائیدەن محکەمەی ئیتیحادی بڕیاریدا کە هەموو ئەو بانکانە کە ڕێگە پێدراون لەلایەن بانکی ناوەندیەوە ئەتوانن بەکاربێن بۆ ئەوەی کە فەرمانبەرانی هەرێم موچەی لێ وەرگرن لە ڕێی پرۆژەی هەژماری منەوە. ئیتر ڕۆژ بە ڕۆژ ئێمە زیاتر جەختمانە کردو تاوەکو گەیشتینە سەرەتای ئەم ساڵی 2025 کە شاندی حکوومەتی هەرێم لە بەغدا بووین. ئەو بۆ ئەو ڕێکەوت نەکراوان هەمسانەوە جەختیان لەسەرەوە کردەوە کە پێویستە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێی سیستمی بانکی و لە ڕێی هەژماری منەوە موچەکانیان وەربگرن. لە مانگی 7 دیسانەوە قەراری 550 لە ئەنجومەنی وەزیران دەرچوو کە دوامۆڵەتیاندا ئەوە بوو 31 دوانزەی 2025 پێویستە هەموو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆران بەگشتی ینی ڕێعای اجتیماعی و هەموو ئەوانی کە سوودمەندن پێویستە لە ڕێی هەژماری منەوە موچەکان وەربگرن. ئێمەش لە کۆتا جارێ ئێستا کە ماوەیەکی کەم ماوەتەوە بۆ سەری ساڵە موچەخۆران ئاگادار دەکەینەوە کە بچن خۆیان تۆمارکەن لە هەژماری من. باش ئاماژە بەوە کراوە هەر کەسێک لە هەژماری من تۆمار نەکرابێت تا کۆتایی ئەم ساڵ و ماوەی 3 مانگە کە بەڕزیشت ئاماژت پێکرد ناتوانێت موچەکەی خۆی بە کاش وەربگرێت. ئایا هیچ مۆڵەتێکی دیکە نادرێت ئەم بابەتە درێژ ناکرێتەوە کەسانێکە نەیانتوانیەوە لەو ماوەیەدا خۆیان تۆمار بکەن وەکو وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت یاریمی کوردستان بابەتتان باس کردووە؟ ئەمە چەندین جارەوە ئاماژەم پێدا لە سەرەتای قسەکانم کە چەندین جارێمە خۆمان وەکو حکوومەت یاریێم وەکو وەزارەتی دارایی داوامانە کرد لە وەزارەتی دارایی عێراق لە حکوومەتی اتحادی کە مۆڵەتمان پێ بدەن. چەندی جار مۆڵەتیاندا ئێمە درێژمان نەکردەوە، بەڵام ئەمەیان ئیتر تاو لە ساڵی تازەوە بەغدا و موچانە نانێرەکە لە ڕێ هەژماری منەوە نەدرێت. و ئەمە طبعاً ئەوان بۆ ئینی خۆیانە چۆن حساباتی خۆیان ئەمەیان کردووە، بەڵام ئێمەش لە لای خۆمانەوە بەرنامەی خۆمان هەبوو پێش ئەوەی ئەو مۆزوع ئەوانش تەرحیکەن. ئێمە بەرنامەی خۆمانە بوو کە خەڵک پێویستە لە ڕێی پرۆژەی هەژماری منەوە بە شێوازێکی سەردەمیانە و پێشکەوتوانە موچەی خۆیان وەرگرن وەکو هەموو وڵاتێکی پێشکەوتوو لەبەرەوەی مۆدیلیەوە نەماوە هەر ناشکرێت بەڕاستی لە زۆر ڕۆ خەڵک بە کاش پارە وەرگێ زۆر بابەتی ئیتر گەندەڵی و کۆمەڵێ بابەتی کێشەی میهەنی کێشەی حسابی کێشەی تەنانەت تەندروستی لایەنی با بڵێن جەرائم کۆمەڵێش کە تۆ دیت حلولی بۆ دانی لەم ڕێوە بێت. یعنی ئێمە زۆر ئەوەمان بە خەڵک بود کە پێویستە ئێمە بە شێوازێکی پێشکەوتوو موچە دابەش بکەین و کۆنتترۆڵی حرەکەی نەقدی بکەین لە هەرێمی کوردستان. زۆر باشەوەکو جەنابیش ئاماژەت پێکرێستە لە هیچ وڵاتێکی پێشکەوتوودا نییە کە بە دوو سیستەم موچە دابەش بکرێت، یەکێک بە کاشێکێک بە بانکی یا بە سیستمی ئەو پێشکەوتوی کێستا لە هەرێمی کوردستان و هەژماری من کاری پێدەکرێت. تا چەندە گرنگە ئەمە بۆ بەرەو پێشبردننی سیستمی بانکی لە هەرێمی کوردستان و چاکسازی کە دەستی پێکردووە بە دیجیتاڵیکردنی سیستمی بانکی لە هەرێمی کوردستان و هاوکات نەهێشتنی ڕۆتینات و ئاسانکاری بۆ وەرگرتنی موچە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟
بێگومان لە زۆر ڕۆوە لە ڕووی ڕۆتینەوە بڵێ نەهێشتنی ڕۆتین، نەهێشتنی گەندەڵی، لە ڕووی سیستمی بانکی، لە ڕووی ئابوووریەوە بە هەموو شێوازێک بیت باسی لێ بکەیت پێویستە بە شێوازێکی دیجیتاڵی بێت. تەنانەت یعنی سەیرەکە لەوە ئەوانەی دژایەتیان پرۆژیانە کرد خۆیان لە مۆبایلەکەەوە بگرێت تاکو ئاخر کە بەکارێنن تەکنۆلۆژیان بەکارێنە سوودیان لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا وەرەگرت، بەڵام کە ئاهاتە سەر ئەوەی بێن موچەکەیان بە شێوازێکی پێشکەوت وەربگرن بە شێوازێکی دیجیتاڵی هاتن دژایەتیانە کرد. دیارە زەرەریان لەوە ئەکرد کە ئەم بابەتە ڕێک بخرێ لە چوارچێوەی هەژماری من و لە چوارچێوەیەکی لە پرۆسەیەکی شەفافانە و کە هەموو ئەو پارەیە مەزدەڕەکەی دیارە لە چۆ دێەوە بۆ چۆچێت. باشە، زیاتر لە 1 ملیۆن هاوڵاتی ئێستا لە هەرێمی کوردستان و فەرمانبەر و موچەخۆر لە هەژماری من خۆیان تۆمار کردووە، چاوەڕێ دەکەن لە ماوەی ئەو 3 مانگەدا سەرجەم فەرمانبەران بتوانن خۆیان تۆمار بکەن. چه ڕێژێکی دیکە ماوە کە ئەم مۆڵەتیان بۆ دانراوە بتوانن؟ پێویستە تاکو سەری ساڵ هەمووی، پێویستە تاوەکو سەری ساڵ هەمووی بچم. ژمارەکە چەندە دکتۆر هاوڕێ؟ ئەمە ئەم پرۆژەیەمە وەکو ئێوە مەژەتان پێیدا کە 900,000 ئێستا عەدەدێکی زۆر نەماوەتەوە فریا ئەکەون. ئێمە وەکو حکوومەت ئەممان کردووە بۆ فەرمانبەرانی خۆمان، بەڵام نەک هەر فەرمانبەرانی حکوومەت. ئێستا بچۆ لە هەموو قتاعەکە، یعنی لە قتاعی تایبەتش، لە کەرتی تایبەتش خەڵک فەرمانبەران باوڵی کارمەندانی کەرتی تایبەتش وای لاتۆ هەمووی لە ڕێی سیستمی بانکی و لە ڕێی سوود لە ئەم پێشکەوتنە تەکنۆلۆجیا بینن. کەس ئەوە نەماوە خەڵک بە وەرەقات چەک سەرفکات و یان بەدەستی بێن موچەی کارمەندی کۆمپانیایەکەش تەنانەت بچێت لەو ڕێگایەوە موچەی خۆی وەربگرێت. و نەک تەنها هەر موچە، یعنی هەموو معاملاتێکی بازار کە بابەتی نەقد، بابەتی کاش لە دنیاوە بەرەو نەمان نەڕات، ینی ئەممان ئاگداری و پێشکەوتنانین. کوردستانش بەدەر نییە لە پێشکەوتنی جیهان و پێویستە ئێمە مواکەبەی ئەو پێشکەوتنانە بکەین و لەگەڵی بڕین. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر هاوڕێ کەمال، ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی یاریمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.